چەند ڕۆژێکە لە ژێر ناوی داعش یا هەر ناوێکی تریلێنەی لە ناوەکانی کوشت و بڕ و ڕەشەکوژی و خوێن ڕشتن و تاڵان و ببڕە و ببە و بگرە و بەردە نزیک بۆتەوە لە سنوورەکانمان کە دەبێت بەڕاستی ئێمە لەم مەسەلانەدا شەهامەتی کوردایەتی و ئیسلامەتی خۆمان دەرخین نێڵین ئەم نەخۆشیە لە ژێر ناوی بیر و باوەڕی جیاجیا لە ژێر ناوی ئاین لە ژێر ناوی توندڕەوی لە ژێر ناوی هەر ناوێک لێنەی دزە بکاتە ناومان ئەم نەخۆشی یەکتر کوشتن و یەکتر قبوڵ نەکردنە بەڕاستی بەزەیی بە کەسدا نایەتەوە ڕەش و سپی ناپارێزێ کەس ناخاتە دوای خۆیەوە ئەو کەسەی کە ئەو جۆرە فکرەیەی هەیە وەکو ئەوانەی کە ئێستا هاتوونەتە شوێنەکانی نزیک سنوورەکانمان بەڕاستی هیچ کەسێکیان قبوڵ نییە غەیری خۆیان نەبێ هەر کەسێک لەگەڵ ئەوان نەبوو ئیتر ئەو کەسە بە ئارەزووی خۆیان تەکفیریەکەن بە ئارەزووی خۆیان نامرۆڤایەتیە دەنە پاڵ بە ئارەزووی خۆیان حکمی عەدامی بۆ دەرەکەن بەبێ ئەوەی بەزەییان پیا بێتەوە